شەو باش دوایین زانیاری سەبارەت بە یەکلاکردنەوەی ئەو دوو پۆستە وەزارەتی هێشینگە و ئاوەدانکردنەوە لە نێوان پارتی و یەکێتیدا چییە؟ چۆن ڕێکەوتون؟ بەڵێ حاکم سڵاوتان لێبێ شەوتان باش دیارە کەمێک پێش ئێستا ئەو کۆبوونەوەی کە لە ماڵی مام جەلال دەستی پێکرد تەواو بوو و ئەو کۆنگرە ڕۆژنامەوانەی خالی شوانی وەزیری داد بوو کە گوێبیستی بوون باسی لەوە کرد کە لیژنی مادی 140 کارا کراوەتەوە سەبارەت بەو پرسیاری تۆ ئەوەی کە پۆستی ئەو دوو پۆستی کە لە حکوومەتی نوێی عێراقدا هەبوون و پڕ نەکرابوونەوە بەپی زانیارەکانیمە وەزارەتی ئاوەدانکردنەوە دراوە بە پارتی وەزارەتی ژینگەش دراوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەتەم کۆبوونەوەیە یەکێکە لە کۆبوونەوە گەورەکان کە دەتوانین بڵێن بەشێکی زۆری سەرکردە و هەم سەرکردە حزبەکان هەم سەرکردە سیاسەکان لێرە بەشداریان کرد باڤڵ تاڵەبانی محەممەد شیع سوودانی فواد حوسێن بەنگین ڕێکانی نووری مالیکی هادی عامری محەممەد حەلبوسی خەمیس خەنجەر محەممەد تەمیمی موسەنا سامەڕایی محسین مەندەلاوی ڕایان کلدانی عمار حەکیم فالح فەیاس ئەحمەد ئەسەدی ئەحمەد جبوری ناسراوە بە ئەبوو مازن کۆبوونەوەکە نزیکەی ساعتە پێش ئێستا دەستی پێکرد بەڵام لێستادا کۆبوونەوەکە تاو بووە کەمێک پێش ئێستا نووری مالکی کۆبوونەوەکەی تەواو کرد و ڕۆژ لێرەوە لەم کۆبوونەوەدا بەپی زانیارەکان ئێمە کۆمەڵێک پرسی گرنگ باس کراون یەکێک لەوانە حاکم هەموارکردنەوە یاسای هەڵبژاردنەکانە کە بەپی کارنامەی حکوومەتی نوێی عێراق دەبێت لە ماوەی ساڵێکدا هەڵبژاردنەکان هەم هەڵبژاردننی پێشوەختە و هەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ماوەیەکی زۆرە لە عێراقدا ئەنجام نەدراوە ئەوەی ناکۆکی بوو لە هەڵبژاردنەکانی پێشووتردا بەتابەتی لە نێوان لایەنە سیاسیەکاندا یاسای هەڵبژاردنەکان بوو لایەنە سیاسەکان دەیانەوێت یاسای هەڵبژاردنەکان هەموار بکەن و دواتر هەڵبژاردنەکان ئەنجام درێت بەپی کارنامەی حکوومەتی نوێی عێراق دەبێت لە ماوەی ساڵێکە با بڵێن هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت تەوەرێکی دیکە یاخود خاڵێکی دیکە وەکو باسم کرد تاواکردنی کابینەی حکوومەتی نوێی عێراقە کە ئەو دوو پۆستەی مابوونەوە و ناکۆکیەکان لە نێوانی کێتی و پارتیدا بوون بە تایبەتی کە پۆستی وەزارەتی ئاوەدانکردنەوە وەکو باسم کردراوە بە پارتی و پۆستی وەزارەتی ژینگە دەدرێت بە یەکێتی بابەتێکی دیکە کە لە کۆبوونەوەکە باسی لێوە کراوە دوای هێرشەکانی ئێران و تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و عێراق کە لە ماوەی ڕابردوودا چەندین هێرشکرا سەر سنوورەکانی عێراق ئەمە بابەتێک دەبێت کە لە کۆبوونەوەکە باسی لێوە کراوە هەڵبەتامە گرێدراوە بۆی کە سبەی نوێژ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئێران دەکا بەپی زانیارەکان لیژنەیەک پێکێنراوە نیگەرانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەدرێت بە لایەنی ئێران سەبارەت بە هێرشەکان سەبارەت بە بەزاندنی سنوور سەبارەت بەو پێشێلکاریانی کە لە ناو خاکی عێراقدا ئەنجام دەدرێت تەوەرێکی دیکە کە لە کۆبوونەوەکان باسی لێوە کرا با بڵین دیاریکردنی لیژنەکانی پەرلەمانەکە نزیکەی 25 لیژنە دەبێت سەرۆکی لیژنەکان دیاری دەکرێن لاەنە سیاسەکان لێرە دایانەوەی لە ناو خۆیاندا ڕێکبکەون ئەمە ئەو بابەتانە بوون کە لەم کۆبوونەوەدا باسکرا حاکم ئەگەر دەرفەتە بێ منەمێ ئاماژە بۆ بکەم کە لەگەڵ بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوانە کۆبوونەوەکانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوامە من پێشەوە بێمێرە لەگەڵ دکتۆر جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان قسەم کرد ئەو باسی لەوە کرد کە کۆبوونەوەکانیان بەردەوام دەبێت چەند ڕۆژێکی دیکە لە بەغدا دەمێننەوە ئەمڕۆ دیسانەوە لەگەڵ وەزارەتی داراییدا کۆبوونەتەوە بڕارە لەسەر ڕۆژی داهاتووشدا چەندین کۆبوونەوەی گرنگ ئەنجام دەن ئامانجلی گەشتنە ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی لە یاسای بودجەدا کە لێسادا حکوومەتی عێراق سەرقاڵی نووسینەوەی یاسای بودجەیە بۆی ماف و شایستەدارایەکان پەسەند بکرێت هەموو بابەتانە بابەتگەلێکن کە باسکران ینی ئەم دوو سێ ڕۆژە لە بەغدا ژمارەیەک کۆبوونەوەی گرنگ و چارەنووساز ئەنجام دەدرێت لێستادا کۆبوونەوەکەی ماڵی مام جەلال تەواو بووە بەشێک لە سەرکردە سیاسەکان ڕۆشتن لەوانە نووری مالکی لێسادا تەواو بوو کۆبوونەوەکەی بەجێهێشت بەڵام بەشێک لە سەرکردە سیاسەکان هێشتا لێرە ماون چاوەڕێ دەکەین کە سەرکردە سیاسەکانی دیکەش بێنە دەرەوە و باس لەوە بکەن کاخۆ لە کۆبوونەوەکاندا باسی چیکراوە بەڵام بە شێوێکی گشتی ئەو 4-5 خاڵی گرنگ و سەرەکی بوون کە لە کۆبوونەوەکاندا باسکراون زۆر باشە هاوکارمان دیلان بەرزان ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سوپار بۆ زانیاریەکانت بۆ هەر زانیارێکی نوێ جارێککە دەگەڕێنەوە لای تۆ سوپاس بۆ تو